بەناوی خۆم و ناوەندی ژنانی کۆیەوە پیرۆزباییەکی گەرم لە ژنانی شارەکەم و ژنانی کوردستان و جیهان دەکەم. هەروەها پیرۆزبایی ڕاپەڕین و نەورۆز و 8 مارس لە هەموو ژنانی کوردستان دەکەم. هەڵدانی 8 مارس بەوە دەگەڕێتەوە کە لە 1787ەوە بزوتنەوەی ژنان دەستی پێکردووە بۆ بەردەوام بووە هەتا وەکو 1908 کە ئەو ڕووداوەی کە لە شاری نیویۆرک ڕوویدا کە کۆمەڵە ژنێکی داوای مافی خۆیان دەکرد، ساحب کارگەکە هەمووی لە ناو کارگەکەدا سوتاندن. ئەوانە هەموو بۆ هۆی ئەوەی کەوا حرەکەتێکی بزوتنەوەکی ژنان دەست پێ بکاتن لە تەقریبەن هەموو ئەوروپا و ئەمریکا. گەورەترین ڕێپێوان ئەوە بوو لە شاری شیکاگۆ کە دەستی پێکرد، هەروەها پەڕیۆڵۆ ئەوروپا و ئەڵمانیا و فەرەنسا و رووسیا و هەمووی حرەکەتی ژنان دەستی پێکەوە بزوتنەوەیە. ئەوە بووە هۆی ئەوەی کەوا لە 1973-74 نەتەوە یەکگرتووەکان دانی پێدا بنێ، دانی بە ئەوەی دابنێ. ئەوە بۆ ڕۆژێکیان دەستنیشان کرد، ڕۆژەکە کە بکتە 8 مارس. خۆی ئەو 8 مارس ڕاستە ئەو ڕۆژە دانرا لە بۆ ئەوەی کەوا بکتە ڕەمزێک کەوا ژن داوای مافی خۆی کردیە لە سەرەتاوە و ئەو مافەش هەتا ئێستا وەدەست نەهاتیە بەڕاستی، یعنی بمانەوێ نەمانەوێ ئێستا کە وەرە سەیری ژن کە لە هەموو جیهان بەعام و لە کوردستانیش بە تایبەتی ئەو مامۆستایە و مۆزەفە وەکو ژن و پیاوەکانیش هەمان شێوە زانە حەقی خۆیان نادرێتێ. طبعاً ئەوە هەر بەردەوام دەبی ژن لەو داواکاری خۆی واز ناینیتن هەتا بە ئەنجام دەگا. لا ژنان دەچەوسێ لە ئەمە وەکو خۆمان خۆشبەختانە لە عێراق و کوردستان ژن و پیاو یەکسانە لە وەرگرتنی موچە، هیچ فەرقی نییە. بەرامە لە هەندێک دەوڵەتان هەیە موچەی ژن کەمترە لە هی پیاو. ئەگەر بێت و بگەینە یعنی بمانەوێ ڕاستەکەی بزانین بەڕاستی باری ئابووری تەئسیرێکی زۆری هەیە لەسەر ئەوەی کەوا خێزان تێک دەچیتن، خێزان ناکۆچی لە ناودا پەیدا دەبی لە مابەینی منداڵ و داک و باب و ئەوەیە سەبەبە ئەساسیەکەی. ئەگەرچی ئێستا تەکنۆلۆژیا تەئسیرێکی زۆری هەبووە لەسەر بمانەوێ نەمانەوێ ئەوانەی ئەو پیاوانەی کەوا ئەو ڕەفتارە بەکاردەینن. ئەتۆ سەرۆکی دەوڵەتەکان بەڕاستی ڕئیسی وڵاتانن، یعنی تۆ ئەو کارە ئەنجام دەدا وابەی لە لۆ گەنجێکی مراهقەکی متەهەور، یعنی بزانە یعنی ئەو بۆ عەزەمەتەی خۆی بۆ خاوەن پارە و خاوەن هەموو شتێک ئینجا لۆ مەرامی نەفسی خۆی لۆ ئارەزوەکانی جێبەجێ بکاتن. ئەو هەموو منداریان بردیە لە گچکەیەوە تا وەکو لەو بینەی، یعنی بەڕاستی بووە دەنگۆیەکی زۆر لە ناو سۆشیال میدیا و لە ناو خەڵکی باسی لێوە دەکرد. بەڕاستی ڕەفتارێکی ناشرینە. ئەوەش هەر دەبی وەکو دەرێ ژنان هەوڵی لۆ بدەن وەکو پێم گوتی نەگەیشتینە ئەنجام ئەمە، یعنی کە ئەو بزوتنەوە دەستی پێکردێ هەتا ئێستاش ڕەنگە چەندین ساڵی دیش بخایەنی بەردەوام بیتن هەتا کۆمەڵگا ڕەوشەبیر نەبی، کۆمەڵگا نەگاتەوە ئاستەی کەوا ئەو شتانەی پێ یعنی وەکو دەرێشتەچی نەشیا و ناشرین بی ئایا چۆن کۆتایی دیە کۆتایی وادارم ئەو شەڕ و ئالۆزەی کە یەخەی کوردستان و ناوچەکەی گرتیە کۆتایی بێتن بە شێوازەکی ئاشتیانە. هیوای سەرکەوتن لۆ کورد و کوردستان دەخوازم. بۆنە 8 مارسەوە پیرۆزبایی دەکەم لە گشت ژنانی کوردستان بە تایبەتی ژنانی کۆیە. پەیمان بەکرد پیرۆزبایی لە خۆم لە سەر پارچەی کوردستان دەکەم بە تایبەتی ژنانی کۆیە. هیوادارم ئەو شەڕە ڕابوەستیتن لە مەسلحەتی هیچ کەسەکی نییە، بەس کورد تێچوونە
هیوادارم ڕابوەستیتن ئیشاڵڵا ڕادەوەستیتنیش. بە ناوی خۆم و هەموو ژنانی لەقی ژنانی کۆیە پیرۆزبایی لەسەرجەم ژنانی کوردستان دەکەم و ڕاپەڕین سبەینێکە ڕاپەڕینە نەورۆز و هەموو بۆنەکان دەکەم. بەڕاستی ئەو شەڕە جێی خەمۆکی هەموو کوردستانە، نەک لە هەر شارێک بێت، لە هەر چار پارچەی کوردستان. بەڕاستی ئاواتخوازم ئەو شەڕە ڕابگرن، شتێکی خۆشی بۆ ئەو بەهارە بێتەری. 8 مارسەوە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی جیهان و ژنانی کوردستان و ژنانی شارەکەم دەکەم. هیوادارم ئەم ساڵ ساڵێکی پڕ خۆشی و خۆشگوزەرانی بی بۆ هەموو خەڵک و هیوادارم ئەو شەڕە کۆتایی پێبێتن لەبەرەوەی خەڵک زۆر لە درەڕاوچێدایە. هیوادارم جژنی ڕەمەزان بتە مای خۆشی بۆ هەموو لایەک، ئەو ساڵ بەهار و نەورۆزمان لێ بتە خۆشی و ئەو شەڕە کۆتایی بێ. خودای گەورە کورد و کوردستان پارێزی. حەسیبە ئەحمەدە پیرۆزبایی بە بۆنەی 8 مارسەوە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی جیهان دەکەم، بە تایبەتی ژنانی کوردستان و شارەکەی خۆم شاری کۆیە پیرۆزباییانە دەکەم. هیوادارم ئەو شەڕە کۆتایی پێبێ، شەڕ لە مەسڵەحەتی هیچ کەسێکدانە. خوا جەژنی نەورۆزمان، جەژنی نەورۆز و ڕەمەزان ببیتە مای خۆشی لە سەرجەم کورد و کوردستان. خوایە وڵاتمان بپارێزی.